دبن دستي مدهنا قوري بوزي تعفشين تحجمتكاري تشخور لي ميزاني ابنا شغلي قام شلونا. نا بابي طيار يكي جنبيش ما پیدا بك قيس كيري من نايم تما كنتنا كيري تنايم كما تطهروا برنامج نبلاو بخدي حجي هيك سوكا جنبيا رابويا حجي دقا كبرة بحمدون جاتا ساغا دەستپێکێ ئەس بابێ تەیار بناوێ خوا و بناوێ گرووبا خوا ئەم سپاسیە هەممی تەلەڤیزیۆنێ کوردی دکردن بە تایبەت جی قەناتاڤین ئەم سەرکەفتنێ ژێرە دخوازن جی وش هەمی خەباتکاری وێ بە تایبەت جی پرۆگرامە فۆکس ئەم ژێرە سەرکەفتنێ و پێشکەتنێ جی ئەم دخوازن بڕاستی ئەف دەمەک درێژ بەلکی زێدەی ساڵ و نیوەک هاتبوون سەکناندن ئەو ژی ji بۆ ملەتێ مە تەویژ زانە بە هێنێک سۆڕنە نابوون ئەو سۆڕێنە هاژی هێشتن گۆ ئەم وێ دەما درێژ دە هەنێکێن بێنە سەکناندن لێ نها ئیرۆ چەند ڕۆژێک من فیلمەکە خوێنی و چێ کرد ئیشەڵام دیاری ملەتێ خۆت کرد و ملەتێ مەژی ئیشەئەڵڵا وێلگوری دلێ وێ نابێ فیلمێ مەژی ناوێ وێنا بابێ تەیار سمسارێ ژنا نومە خلاصکردنی شەڵەت دەمەک نێزیک وێ ئەف فیلمێ مەژی داکەوێنەوە گەل ناوا ملەتێمە ji بۆی ناوەڕۆکە فیلمێ مەژی دەبێت دەمەک نێزیک دەنها تشنداکەت ناوا ملەتێمە بێترژی باشووری ڕۆژاوای کوردستانێدا تشتێ گۆمەژ دەبێ ملەت گرت تشتێ لە تاڕامە گرتن هەنێکی ژغێر جی کەسن دادکەونە باشووری ڕۆژاوای کوردستانی ئەمرێوە هەفتێ هەشتێ ساڵە چلۆتێن کەچکێ 20 ساڵی 20 ساڵی مەهرتکردن و خۆر دەبێن و تایبەت ji بۆ زەوێت تشتێکی بێژم لە جەمان هانێکی سمساری چی وێ سمساریە ژنا ئەوەیاژی تشتێکی نەڕاستە تشتێکی گۆن و چلۆک دەچکە پرا دەفرۆشن ئەوەیە ئەڤژی یونەتمەنێ بە بڕاستی ئەف قاتیژدان هەفتوو مەژی خۆستن دژی ویتشیام دەرکەبن ji بۆ ئەمژی حەقێ ژنێ بدنێدا هەژن نەیافرۆتنێ ژن گەرک ژنە ینی ji بۆی ناوەڕۆکا فیلمێمە ئەوە ئەم توازنژی ئەف تشتێ هەنێ بێ سەکناندێن ئەم وی تشتی ناوا ملەتی خۆدا بسەکنینن و ئەم نگێ بە ئەسانانی ژبر ئەم قوت بکەن فیلمێ مەژی کۆمیدیە ینی مە بڕەنگی کۆمیدی شێکردی ئەم خوازن دریاوی فیلمیادا ئەم vê مەسەلا ژنێ مەسەلا وا کەسێ ختیار گۆداتکەون vêdê ئەم دریا فیلمێ خۆدا دریا vê کۆمیدیادê ئەم قوت بکەن داوی دەژی دیسە ئەس دەبێژم ئەس بناوێ خۆ هەمی هەواڵێ خۆشی ئەس سپاسی هەر کەسێ گواریکاری دۆندرێوی فیلمیدا بمارەکردم سپاسی ئاواتکردن بە تایبەت جی یونەتمەنێمە و براسی مامۆستای مە عەبدولسەلامێ برکۆ و کامیرەڤانجی ئەم gelek سپاسیاوت کە زێدە ئەو ناژی بمەرە تابێ هەندرێ کامیرا خۆبە عەبدولقادر سووسک و ئەس سپاسیە هەممی هەواڵێ خۆشی دکم گرووبا خۆ یەک دیەکەس ناوێ واژی gelek نەز ناخواز بێژ بەس دیسە سپاسیە هەموو کا دکم لە داوی دەژێز بێژم ئەس رەخنێ وەژی قبول دکم ناواوی فیلمی چ رەخنمە بێن لمەکردن و ئەم دەبێژیژی دیسە ئەم دەستەکێژ هەر کەسی دخوازن و هەنێکی ئیمکانیاتێ مە زەعیفنژی ئەم لێبۆرینی ژۆ دخوازن ئەم ینی ئیمکانیاتێ مەی تەکنیکی مادی وانە ئەڤن ینی زێدەی وڵەتنە بێژم هەگەری زێدەی وەلێ هەبێ ئیمکانیات تەکنیکی بەرەمەرا بەڵکە ئەم تشکی خۆشتر و باشتر داخل ناوا گەلێ خۆ ناوا ملەتێ خۆ و دیسە ئەس بناوێ خۆ و ناوی هەمی هەواڵێ خۆ سپاسیا وەتکەم و سپاسیا پەراتاوی و پرۆگرامە فۆکس دکم و ساعتا خۆش محي أزبالتوزات تخازن تمان على الجنة هيا أعوذ بالله جو وصجاري سرخير بربي بس تشتاز بهيزم نولة محي تبي نبدلته كيمالا خو خراكريا بقسما نابي خدي وك هندم سدلي من هاجو تشتي أزانم شكر تري هم دفتر نباش انا شكر شو تنازرك بمرا شكر هاجو كجي فوركوري ما تكستنا ديجو چوالي دخط بيبا ايلو ماما قي چلويا قحفي سري وك چاكوچي حفاريا ما چلويا قحفي سريوي الغور قلافتي ويا بريكا ويجي الغوري قلافتي ويا فقيرتي نعيبة كجي تقولي سري من كري مانا مش جنازات مالاوي دمر ايدا فقيرتي كما مهو زاني قولي جاتا هاتيها زماني مش قلافتي ودرشتر بلا خسرت بابو قاي تعرض لي هر شجار بيش قحت كاتتا وانا امي جدي ايه مش تعال نقول نا يدينا نو سجاري رامو بيروز بن ايه مبقوها
من تشتك نبو تدفمك فوق من فنك بخاطر تيادي أنا أخذت بوزلا بكيجي بقرب ما نزاش قربش دايما دايما حفظ لي شاي بموز بقى تبقى تعرف كم تعرف كم تعرف زبيب مش طاهر ميبان كي ويلجم ما مالكيني لما شو عارف تجيني ما ما صار بهاديش ولا